زۆر جا ئیعلام سوشیال میدیا فەیسبوک و تویتەر و نازام چی و ئینستاگرام زۆر جا ڕاگەیاندنەکان بەو شێوەی ئیشەکەن. بابەتێک ڕووەدا چۆن ئەیانەوێ ورەی موسڵمانان دابگرن. یعنی ئێستا لەم چەند ڕۆژە گرتە ڤیدۆی بڵاو بۆەوە گوایە على ئەساس دوو ئیمام و خەتیب بینیان تەواو نییە، هەردووشیان بەیەکەوە خوتبە دەن. بینیتان ئەوە نییە؟ طبعا ئەوە هین وا بزانم هین 2-3 ساڵ بە ئێستەیە لە لوبنانش بوو، لە مخەیماتی فەڵەستین بوو والله ئەعلەم لەوێ وا بزانم لە لوبنان من بینیمە چکە خوێندنەکەم لێ بوو قەلعەت بەداوی پێڵێن لەو ناوە دوو خەتیب کێشەیان هەبوو و هەردووشیان بەیەکەوە خوتبەیان داوە. یعنی تۆ بێ ئەمڕۆ ئەم مەوزوعە لە فەیسبوک بڵاوی کەیتەوە ئەو جا بڕۆ سێر کۆمێنتەکان کە ئەو خەڵکە چەند نەفامن چەند جاهیلن بەڕاستی چەند خەڵک جنێوەدا قسەی ناشرین بە مامۆستایان و وەکەئەنەما لەناو هەزارەهان بە هەزارەها مامۆستا هەیە لەسەر ئەم زەوی موسڵمان وتاربێژە وەکەئەنەما هەموو مامۆستایانی ئاینیوان کە لە حاڵەتێکە ئەمە دەگمەنە. دوای ئەم بابەتە 2-3 ساڵ بەلێ ئێستا ڕوویداوە. خێرە ئێستا میسانێکە ناو فەیسبوکە و گەرمیەکەن و بۆی خەڵک جنێو بدا قسەی ناشرین بکات. ئەوجا وانیشان خەڵکش دەن بڵێن هەموو مامۆستایەکی ئاینی وایە، هەموو مامۆستایەک وایە. لە کاتێکە الحەم لە مامۆستایان هەر زۆر بەراورد ناکرێن لەگەڵ ئەو خراپەکانە ئەگەر هەبێتش لە ملیۆنێکە دان و دوانە. کەواتە ئیشی ڕاگەیاندن چۆنە؟ دائیمە ئەیانەوێ موسڵمانان سووککەن، موسڵمانان ناشرینکەن. بەداخەوە خوا پەنامان بدە.